یەکێک لە خواناسان لە سەردەمی دوای سەحابە و تابعین ئیمامی فۆضەیلی کوڕی عیاض ڕەحمەتی خوای لەبێ زۆرۆمان ناویمان بیستووە، یەکێکە لە ئیمامە زۆر گەورەکان. ئەم پیاوە بەڕێزە پێشەوەی بگەڕێتەوە بۆ لای خوا و تۆبە بکە و بگەڕێتەوە بۆ لای خوا بەڕاستی ئینسانێکی جەردە بوو، دز و جەردە بوو، ڕێگای بە خەڵکی دەگرت، کاروانەکانی تاڵان دەکرد، کەسێکی بە قوت و بەهێز بوو، سامی هەبوو کە دەیانوت فۆضەیل لەسەر ڕێگایە کەس نەیوێرا بڕۆوە، بەخوایسە بڕۆین ڕوتمان نەکاتەوە، هەچیمان پێ لێمان دەسێنێ. یەکێ لە دراوسەکانی دەڵێت ئیمامی فۆضەیل ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ ڕێگای دەبڕی و جەردە بوو، چەتە بوو، شەوێکیان دەرچوو بوو ئەوەی بچێ ڕێگا بە کاروانیەکان بگرێت. تەماشای کرد قافڵەیەک لە شوێنەکان ئەڵێن با بڕۆین بۆ فڵان شوێن، ئەڵێن نەڕۆن، بەخوا ئێستا فۆضەیل لەسەر ڕێگایە تاڵانمان دەکات، شتیوان نەکەن، بۆی با ئەلێرە لا بدەین لەم شوێنە هەتاکو بەیانی، ئێستا بەم شەوە بڕۆین تاڵانمانەکە و هەرچیمان پێی لێمان دەسێنێت، کەواتە ئینسانێکی بە قوت و بەهێز بووە، ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری دەبێت. بۆیە کاتێکی گوێ لەم قسەیە بوو جانی لەرزی، خۆی حازر کردو بۆی ڕێگا بە قافڵە بگرێ، بۆ دزی هاتۆتە دەرەوە، بۆ تاڵانی هاتۆتە دەرەوە، بەڵام دەڕاتەوە بۆ ماڵکەسێکی ترە. ئێمە لە مزگەوتا بە شێوەیەکین، لە بازاڕە بە شێوەیەکی ترین. پیاوێکی بە تەمەن خوای گەورە لێی خۆش بێ وتی بەڕاستی بە منی وتی وای لێ هاتۆ شەیطانیش سەر لەو خەڵکە دەرناکە، کابراتێتە مزگەوتەوە تەسبیحاتەکە، سەربادا، زیکرەکە، نوێژەکە، ئەڕواتە بازاڕ مرۆڤێکی ترە، شەیطان ئێمە کابرای مزگەوتاوە گۆڕاوە. حەقیقەت وایە، باشە لە مزگەوتا متەقی و لە بازاڕە قۆڵبڕ و غەشاش و فێڵباس هەندێکیان. بەڕاستی گۆڕانکاری بەسەر دینی خۆماندا بێنین، واتە بە جۆرێک دینداریەکەمان ڕاستەقینە بێت. ئیمامی فۆضەیل ڕەحمەتی خوای پەروەردگاری گوێ لەم قسەیە بوو، فەرمووی بڕۆن، من فۆضەیلم، سوێن بەخوا دەبێت تۆبەیەک بکەم لەمە و لا هیچ کەسێک ئێش و ئازار نەدەم، بەخوا من فۆضەیلم، بۆ خۆتان بڕۆن، ئەوە تۆبەم کرد گەڕامەوە بۆ لای خوا. ئەو ئاەتەی گوێ لێ بوو خوای گەورە دەفەرمی ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذکر الله، ئایا کاتێوە نهاتۆ ئیمانداران دڵیان بترسێ لە خوا، ترسی خوا لە دڵیان نابێ؟ فەرمی بەرە وەڵڵا خوایگیان سوێن بە گەورەی تۆ کاتی ئەوە هاتۆ من بگەڕێمەوە بۆ لای تۆ، تەواو کۆتایی بە هەموو شتێک نا، بڕۆن بە سەلامەتی بڕۆن، من تۆبەم کرد، تەواو گەڕامەوە بۆ لای خوا. ئەمە گۆڕانکاریە. بەڵام دوای ئیمامی فۆضەیل بۆ کێ؟ بۆ ئەو کەسەی لە تاریخ و مێژوودا بڕۆ سەیری کە کەوترا ئیمامی فۆضەیل دۆست و دژمن خۆشی دەوێ، ڕەحمەتی خوای لێ، بۆ یەکێک لە ئیمامە گەورەکان، لە عالمە گەورەکان، لە زاهیدە گەورەکان بەهۆی ئاەتێک و تۆبەی کرد، بەهۆی ئاەتێکە گەڕاوە بۆ لای خوا، مووقیفی خۆی گۆڕی، ژیانی خۆی گۆڕی، بۆ خوا سەرفی کرد. بەڵام ئێمە بۆ ناگۆڕین، بۆ گۆڕانکاریمان بەسەرا نایە، ئیمانمان زەعیفە، بەڕاستی لەگەڵ خوادا ڕاست ناکەین.